دیمەنی ڕێگای نێوان شاری کۆیە و نەحیەی تەقتەقا کە بەسەدان بارهەڵگر وەستاون و ئاستەنجیان دروست کردووە و کەمتر لە 1 مانگیشە ڕێگاکان نۆژەن کراوەتەوە. هاوڵاتیان و شۆفێران نیگەرانی خۆیان لا خراپبوون و نۆژەنکردنەوەی ڕێگاکە دەردەبڕن و گرفتەکان دەخەنە ڕوو. وەکو خۆم وەکو خوێندکارێک کە تەڵەبەی زانکۆم کاتێککە هاتوچۆکەین بەڵێ هەندێک لە ڕێگاوبانەکانی کوردستان بە تایبەتیش ئەو شارەکانی کە لە ناوخۆدا بە تایبەتی ئاویەتەوە سەریاوە خۆت لە بناغی دروستکردنەکەیە بە جوانی دروست نەکراوە بەڵێ هەندێکیان کێشیان هەیە و هەندێکیشیان بەهۆی ئەوەی کە تیایدا ساری بار هەڵگریا و خۆت هەندێک شوێنی بە بەرزی دروستکراوە بەڕاستی ئەبێت بە کێشە بۆ شۆفێران. جادەکانی کوردستان زۆربەی زۆری بە باشی ژێرەکەی دروست ناکرێت چونکە ئەسڵی جادە ئەوەیە کە تۆ ژێری جادەکە دروستکەی پێڵێن ژێرسازی لە ئەسڵا ئەگەر ئەو دروستکردنی ژێرەکەی باش نەوێ چەوێ و بەرد و تێکەڵەیەکی باشی تێکەڵاو نەوێ بەردی قایم زوو ئەو قیرێژ ئەگەر لەسەری ڕوو کریە چاڵ ئەبێ. بەڕێوەبەری چاکردن و پاراستنی ڕێگاوبانەکانی کۆیا سەرڕای پشتگیری لە ڕاو بۆچوونی هاوڵاتیان ڕایدەگەیەنێت دۆخی ڕێگاوبانەکانی سنوورەکە تا ڕادەیەک پێشکەوتنی باخۆیەوە بینیوە و هەوڵەکانیان بەردەوامە تا ڕێگای گوندەکانیش قیرتا و نۆژەن بکەنەوە. دۆخی ڕێگاوانەکان بە شکلێکی سەرەکی بەرەو باش بوون چووە بەڵام لە ئێستادا بۆهۆی یەک ئەوەی کە ئاستەنگ توشمان بووە بۆی دروستکردنی جادەی فیدراال دووسادی فیدراالی لایەن شارەوانی کوێوە سوودمان دیتێ لە حکوومەتی هەرێمی کوردستان بە گژمەی 12 ملیار بۆ ڕێگاوانەکانی سنووری بەڕێوەبەرەتەکەمان بەڵام وە خۆمان تۆمەحمان زیاترە ئەگەر لە داهاتوودا بۆی خزمەتی زیاتری هاوڵاتیانمان بکەین. قەزای کۆیا لە ڕووی ئیداریەوە سەر بە پارێزگای هەولێرە و تا ئێستا هیچ یەکێک لە ڕێگا سەرەکیەکانی بادووسایید نەکراوە ئەگەرچی چەندین جار لەلایەن پارێزگاری هەولێر و حکومەتەوە بڕیاری گرنگ لەو بارەیەوە دراوە و جێبەجێ نەکراوە هۆکارەکەشی بۆ نەبوونی بودجە و قەیرانی دارایی دەگەڕێنەوە. کاروان نازم گەلی کوردستان قەزای کۆیا